بناوی خدای رحمان و رحیم حمد و پسندان جو خدا ربه صلات و سلام لسر مزن ما سروک و ریزان ما حضرت محمد مصطفى علیه السلام و لسر آلو اصحابو اتباعی توان به حتی رجا قیامته تماشاوان هجا ده برنامه چاندا کردی ام دیسا لپیشبریوانه ایرو برنامه خواه جو کردستان عراقی یا باشور ام پیشکش ودکن جو کردستان عراقی یا باشور ایرو به ماموستا اقبال غفار را ام هف بیوینه دکن ماموستا اقبال غفار سروری حلبچه جبو آلیکاریا فقیم یتیم محوزو بکسا بناوی سروری حلبچه سازی کوی هیا او سورانی دبن رخراوی لگل ما باکر رام دبیجن سازی به ترکیجی دبیجن درنک یک یا آلیکاریا فقیرا سازیاوی هیا براستی سازیاوی دهرمه ده گلک خبات گرینگ دکن مجی خواستم در حق خواتی ویده برا هف بیوینه بکن تکلیف ما قبول کرد نها روبرو ام به ما مستره هف بیوینه در حق خواتی ویده کن ما مستا ام دخوازن ما مستا اقبال غفار اول بکرتاهی خوب داناسین تماشاوان ما اون که جناب وکیل کی در اقامت دکه پروردهی و بکرتاهی اتخازم اون خوبدن داناسین فرمو. بسم الله الرحمن الرحیم. صلاة و سلام لسر جانی پاک پیغمبری نخوندواری مواسای خوندواران. سپاس بۆ جەنابتان بۆ کەناڵی ڕابەر بۆ برایانەی ستاف کە لەگەڵتانن بەخێر بن سەرچاومان شەرەفمەندین خۆشحاڵین بەندە ئیقبال غەفار ئەمین سەرۆکی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە لە 16 سێ کە کارەساتی هەڵەبجە دەکاوکات لەو مێژووە لە 16 سێ 2014 ڕێکخراوی سەروەری هەڵەبجە مۆڵەتی وەرگرتووە لە فەرمانگەی ڕێکخراوی 2014 بۆی چی 16 سێ لەبەرەوەی 16 سێ ئەو مێژوویەکە هەڵەبجە و هەڵەبجەیەکان نابێت لە بیری بکەن چونکە گەورەترین دوای هێرۆشیما گەورەترین کارەساتی مرۆیی کە کیمیابارانی ڕژێمی فاشستی سەدام بوو بە سێ جۆرغاس ئەو شاری خنکان ویستی کەسی بە زیندوی تیا دەرنەچێ ناسنامەی ئەو شارە بوون کا بەڕاستی لە مێژوودا بەڵام بەعکسەوە بە پێچەوانەوە هەڵەبجە وەکو شوشە عەترێک شکا لە هەر شوێنێک قەترە عەترێکی بووە شوشەیەکی تر بۆیە ئێمە ئەو مێژووە بە مێژوویەکی چۆن دەڵی دەبێت بمێنێتەوە ئەو مێژووە نەوە لە دوایینەوە نابێت لە بیری بکەین بۆیە ئەفەن مامۆستا 16 سێ مەژوویە هەمان گەلێ کوردە جیگرتیە دمەژیێن هەمان گەلێ کوردە ماناکوی گرنگ هەیە بەڵێ 16 سێ ڕاستە هەڵەبجە بوو بەڵام بەعام بۆ میلەتی کورد هەمووی مێژوو میلەتی کورد زائیدەن بۆ هەموو ئینسانێکی مرۆڤ دۆست لە هەموو جیهان ڕۆژێکی کارەساتبارە سمبولی قوربانی دانە بەڕاستی بەدەر لە ئینتیما بەدەر لە زبان بەدەر لە هەموو شتێک گرنگەوەی کۆمەڵێ مرۆڤ لەو ڕۆژەدا بە ناحەق ژیانیان کێشرا لەو ڕۆژەدا زوڵمیان لێکرا بۆیە ڕێکخراوی سەروەری هەڵەبجە شانازی دەکات کە لە 16 سێدا مۆڵەتەکەی وەرگرتووە بۆی ئەو مێژووە چکە ڕێکخراوەکە بە ناوی ڕێکخراوی سەروەری هەڵەبجەیە ینی تەمەنا دەکەین ئەو ڕێکخراوە لە جێی ناوەکەی دابێ ببێتە سەروەریەک بۆ هەڵەبجە سەروەری بۆ هەڵەبجە تۆمار بکە چکە هەڵەبجە دەبێ هەستێتەوە دەبێت زیندوو بێ نابێ هەر ساڵیادی کارەسات و ناڕەحەتی بێ دەبێ هیوای ژیانەوە بەخۆی بدا بۆیە بۆنەوەکان ئێمە پێیان دەڵێ ئەم مێژووەمان هەیە بەڵام دەبێ بۆ ئایندە ببینە سەروەریەک بۆ هەڵەبجە و بۆ هەموو خەڵکێکی تریش ئینشاءڵڵا بۆیە ڕێکخراوی سەروەری هەڵەبجە لەو کاتا مۆڵەتی وەرگرت پێشتر ئێمە ئیشمان کردو هەر ئیشی خێرخوازیمان کردووە لە پێشتری دامەزراندن ئێمە کە وەکو شەخصی کە چوینە ئێران ئەو کات نەڕێکخراون وەکو دەستەیەک ئیشمان دەکرد دەستەی خێرخوازی کە چوینە ئێران ئێمە لەگەڵ هیلال ئەحمەری ئێرانی هاوکار بووین ئەو کاتانی لە مخەیەم و ئوردوگاکان بووین و دواییش لەگەڵ ئیغاسەیەکی ئیسلامی کە
عەبدوڕەحمان مامۆستا عەبدوڕەحمان سەجادی مامۆستا عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز ئەوان دەکرد خۆبەخش بووین لەگەڵیانە دواتر خۆمان مۆڵەتمان وەرگرت بەڕەسمی بووینە ڕێکخراوێکی خێرخوازی یعنی هەر پێشتری سابقەمان هەبووە لە ئیشەکە ڕێکخراوی سەروەری هەڵەبجەش ڕێکخراوێکی مرۆییە سنوورەکەی لە 5 ئاستا ئیشەکە ئاستی یەکەم هاوکاری مرۆییە دووهەم کە هەموو چین و توێژەکان دەگرێتەوە مناڵیەتی و خەڵکی هەژار و کەم دەرامەت خەڵکێکی نەخۆش بەبێ جیاوازی ئینتیما بەبێ جیاوازی دەنگ و زبان هەر کەسێک پێویستی بە ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بێ خەڵک هەموو شاهیدە دەزانێت ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بەبێ جیاوازی ئەوەی لە توانایدا بێ هاوکاری کردووە بەشی دووهەم لەبەرەوەی هەڵەبجە کیمیایی لێداوە بەشی دووەمی ئێمە ژینگەیە کاری ژینگە پاگڕاگردنی ژینگە نەمام ناشتن خزمەتی نەمان بۆ ئەوی ژینگەی هەڵەبجە جارێکی تر بەڕاستی بۆ ژیان بەردەوام بێ خزمەتی زیاتری پێویستە لەبەرەوەی ژینگەکەمان بە کیمیایی تێک چووە سێکتەری سێم سێکتەری تەندروستیە کە ئێستا چۆن دەڵێ ترسناکترین سێکتەرە نەبوونی دەرمان و نەبوونی مستەشفا ئەمانە ڕێکخراوی سەروەری هەڵەبجە دەستێکی باڵای هەبووە لەو ئەوەژی هەموو دامن دکەین بەڵێ بەڵێ ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بڵێن 5 سێکتەرە سێکتەر یەکەم هاوکاری مرۆیە دووەم ژینگەیە سێم تەندروستیە ساقلەمی بڵێ سێکتەری چوارەم پەروەردەیە چونکە هەر پەروەردەش بەڕاستی لەبەرەوە ئەزمە اقتصادی کە لە وڵاتەکەمانە هەیە منداڵێکی فەقیر و هەژاری زۆرمان هەیە لە ڕووی قیرتاسیەوە لە ڕووی قوتابخانەکانەوە پێداویستی قوتابخانەکان هەرچیمان پێکراوێ قسووریمان نەکردووە سێکتەری پێنجەم NLPە گەشەپێدانی مرۆیی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە فەرامۆشی نەکردووە ینی سمینارات بە تایبەتی ئێمە پرۆژەیەکمان دوو پرۆژەوان تەقدیم کردووە پرۆژەیەکیان کاریگەری تەکنەلۆژیا لەسەر ڕەفتاری منداڵ ئەوڕۆ منداڵێکی زۆر نەخۆشن بە ئۆتیزم حساب دەکرێن ئۆتیزم نییە تەوەحودە بەهۆی تەلەفۆن و لاپتۆپ و ئەمانەوە تەوەحود دەبن تێکەڵی خەڵک ناکەن تووشی نەخۆشیەک دەبن پێتەوێت تەوەحود ئەجا لێرە خەسخانەی تایبەت نییە دایانخەنە پاڵ ئۆتیزم تووشی نەخۆشی ئۆتیزم دەبن بارگاوی دەبن بە ئۆتیزم کەوا دزانە ئۆتیزمە و هەروەها پێکەوە ژیان ئێمە و هەڵەبجە بەرنمەیەکمانە و پرۆژەیەکمانە بوو لەگەڵ ڕێکخراوی مەسەلە کە پێکەوە ژیانی ئایدیاکان لەبەرەوەی لە هەڵەبجە کاکەیەکانی لێ چەند ساڵە پێکەوە ژین لە مانگی ڕەمەزانە ئەوان بەقەد مسلمانەکانی خۆمان زیاتر ڕێز لە مانگی ڕەمەزانەگرن بۆیە ئێمەش ئەو چۆن دەڵێ خاڵی ئیجابیمان زۆرە پێکەوە سلبیمان هەر زۆر کەمە پرۆژەیەکمان هەبوو لەو بارە پرۆژێکی زۆر سەرکەوتوو بوو یعنی خدا موفقکە بڕاستیژی خاڵنی گرینگن خاڵنی پێویستی بوون هەیە ئینشاءڵڵاژی ئەو خەباتێ دوان خاڵادە بۆی گەلێ هەلەبچە و هەرێمێ کارێکی مامۆستا دەستت خۆش بە ڕاستیژی خزمەتنی گرینگن هەم بۆی باژارێ هەلەبچە هەم بۆی هەرێمێ ئینشاءڵڵا خدا مکافاتەوە هەم لە دنیا هەم لە ئاخرەتێ بدەوە شخوا معلومەوەیەژی پێخەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حەدیسا خۆ دەڵێ کەسێ یارمەتیای ئێتیما و فەقیرا بکە دەڵێ جەنەتێ ئەزووی وها ئەم جیرانێ هەبن ئینشاءڵڵا ئێوەژی کارێکی گرنگ گوندکن مامۆستا ئەv سەروەری هەلەبچە فکراوی شکو دەرکەن بەڵێ ئێمە وەکو ناو ینی فکرا ئەو خەبات شکو دەرکات یا ئێمە عەرزمان کردن بەڵێ عەرزمان کردن پێشتر بەندە خۆم کە سەرۆکی ڕێکخراوەکەم کە لە 16 چوونە ئێران سێرمان کرد بە خۆبەخشی گەنجی ئێران هاوکاری ئێمەکە ئێوەتوان باشە بۆ ئەوان هاوکاریمانەکە بە ئەمەش هاوکاریان بین هەر ئەو کات لەگەڵ هیلال ئەحمەری ئێرانی من چۆن دەڵێ دەستم کرد بە ئیشی خۆبەخشی باشە دوایی کە هاتینەوە ئیغاسی ئیسلامی هەبوو دکتۆر ئەحمەد تنچی لەگەڵ ئەوانیش خۆبەخش ئیشم کرد مناڵی یەتیم یەگرتە خۆ هەتاوکو 2011 تا 2011 دەستێکیشمان دروست کرد و بە ناوی دەستەی خێرخوازی ئاگا بڵێ ئیشمان دەکرد لەبەری خەڵکێکی فەقیرمانە بوو هەڵەبجە وێران بوو کە گەڕاینەوە بەڕاستی خەڵکی هەژار و کەم دەرامەتمان زۆر بوو تەلەبەی زۆرمانە بوو هەژار بوون من کە تەلەبەش بووم لە زانکۆ ئەو کاتە ڕێکخراوم نەبوو تقریبا 26 تەلەبەمان لەگەڵ بوو من هەروەکو چۆن دەڵێ وەکو ڕێکخراو بە خێوم دەکردن هاوکاریم دەکردن هاوکاریم بۆ تەلەبەی تر پەیدا دەکرد ینی هەروەکو ڕێکخراو کارم دەکرد هەتاوەکو 2014
بڵین لە ساڵی 2011 فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان هەبوو چکە پێشتر لە وەزارەتی ناوخۆ مۆڵەتیان دەدا مۆڵەتەکە تۆزە قورس بوو بەس دوایی کە بووە فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان مۆڵەتەکە ئاسانتر بوو بۆیە لە 16 2014 مۆڵەتمان وەرگرت بە ڕسمی ئیشمان کرد ئەو کات سەرەتا بە ناوی ڕێکخراوی هەڵەبجە بوو دوایی کردمان بە ناوی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بۆ ئومێدەی ئینشاڵڵا بتوانین سەروەریە بۆ هەڵەبجە تۆمار بکەین لێوە تقریبان فکری ئیشەکانمان لەبەرەوەی پێشتر سابقەمان هەبوو کردمانە ڕێکخراوێک بۆ یاسایی بێ زیاتر خدا ڕازی بە مامۆستە علاقێوە دیگەل وان علاقێوە دیگەل یê dewletî û yê navdewletî hene mesela mînak mesela Tirkiyê rêxrawê bi navê İHA heye Qizilay heye Kerwanê hêviye heye yê di heye yanî yê hem navdewletî û hem yê dewletî heye علاقێوە لەگەل wan heye hebe çi ye علاقێوە بەڵێ ئێمە سەردانێکی تورکیامان کرد بەدەر لە ڕێکخراوەکانی ئێرە تقریبان 2018 بوو سەردانی تورکیامان کرد لەوێ برادرانی ئیهاهامان لە ئەستەمبول بینی کاک محەممەد ئەکباشوان و قەراریش بوو لەگەڵ کاک مستەفا دابنیشین لە ئیهای ئەنقەرە بەس مەجالیان نەبوو بەڵام لەگەڵ کزلای پەیوەندێکی زۆر باشمان هەبوو دکتۆر کەرەم کەنەک و دکتۆر ئیبراهیم و برادرانی ئێرەیان ئەتوانم بڵێم دۆنەرێکی باشی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بوون بە تایبەتی لە کاتی بوومەلەرزەکە تاکە کەسێک بوون هاتنە سەرخەت لەگەڵمان یعنی تاکە شوێنێک بوون هەر شەو وەفتێکی کزلای گەشتە هەڵەبجە و دواتر کاک محەممەد ئاکف کە کونزڵی تورکیا بوو هاتە ئەوێ بڵین تیاری نیشاندەوە خێمەی هێنا ساری هاوکاری هێنا ئیمدادی هێنا بەڕاستی زۆر سوپاسیانەکەین ینی کزلای دوای کزلای ئێمە ئێستا تەنسیقمان لەگەڵ برادرانی یەتیم ئیلی و ئیهۆ ئەبرار هەیە بەڕاستی سوپاسیانەکەین ماوەیەکە بۆ ماوەی تقریبان 1 ساڵ دەبێ هاوکارمانن وەکو تورکیا وە ڕێکخراوەکانی تریش ئیهاها دوو پرۆژەمان پێکەوە هەبووە بڵێ قوربانیمان هەبوو ئیفتارمان هەبوو بەڵام ئێستا نەماوە بەداخەوە ومێد دەکەین ئینشاڵڵا لە ئایندە هەمان بێ عەفوان ئیهاها هەو ئیفتار بوو ئیفتار لەگەڵ قوربانی لەگەڵ قوربان ئەو دوانەمان هەبوو لەگەڵ ئیهاها ئەو ساڵ نەمان ماوە بڵێن بە ساڵانی پێشوو هەمان بوو ئەوانەمان هەبوو بەڵام لێرە لەگەڵ ڕێکخراو نێودەوڵەتەکان باش بووین ئێمە لەگەڵ ڕێکخراوی جیئایزەتی ئەڵمانی پرۆژەیەکی گەورەی ژینگەییمان هەبوو کاشفەروەر بۆ ماوەی 3 ساڵ ئەو بۆ منتیقی هەڵەبجە زۆر باش و استفادەیەکی زۆرمان لێ کرد ڕێکخراوێ یê ئەڵمان یê ئیسلامی بوون یا ئینسانی بوون ئینسانی بوو حکومی بوو جیائزەتی ئەڵمانی ئێمە لێرە لەگەڵ ڕێکخراوە ناوخۆیەکان لە ڕێکخراوی نەماریق بەڕاستی دەتوانین بڵێن عمودی فەقەری ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بۆ شێخ وەلید کە ئێستا لە 3 وڵاتی ئەفریقی دەعمەکات ئەبوو بیلال ناسراوە بە شێخ وەلید العراقی ڕێکخراوی النەماریق للإغاثة والتنمية دعمێکی سەرەکی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بووە و دواتریش لێرەمانگی سووری تورکی لە ناوخۆیەکان لقی هەولێری مانگی سووری عراقی پشتیوانێکی باشمان بووە ڕێکخراوی مرۆڤ دۆستان کاک حاجی ئازاد ڕێکخراو لە 100% دعممان دەکای پیاوێکی زۆر باش و بەڕاستی ڕێکخراوێکی ئەوەیە معروفە لای هەموو کەسێک پیاوێکی بەڕێزە و چەندین ڕێکخراوی تریش هاوکارمان بوون بەڕاستی زائیدەن کۆمپانیاکان چۆن دەڵێ پشتیوانی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بوون ئەوەش ئەمە سوپاسی خوای لەسەرەکەین لەبەر دووشت ڕاستە خۆیان هاوکاریان بەخشیوە بەڵام ڕێکخراوی سەروەری هەڵەبجەش متمانەیەکی پەیدا کردووە سوپاس بۆخوا بەهۆی ئەو متمانەوە هاوکاریەکی باشمان دەکەن هێ دوودۆمە ینی بەردەوام دکە ئەو عەلاقێوە لەگەڵ وان و یارمەتیاوان دەوام دکە ئێم تقریبان 6 مانگە بێت تۆزێ لەگەڵ کزلای کەمترە بەڵام لەگەڵ یەتیم ئیلی و ئیهۆ ئەبرار باشین الحەمدوللا و نەماریق بەردەوامە الحەمدوللا ئێمە کۆمپانیامان هەیە لێرە کاک مەریوانی حاجی جەمال لەگەڵ گروپی کۆمپانیاکانی قەیوان ئەوە بەردەوام لە هەر ئەشکالێکمان هەبێ هاوکارمان ئەوانە سوپاسیانەکەین بەڕاستی دعمێکی ڕاستەوە خۆی ڕێکخراوی سەروەری هەڵەبجەکەن لە کاتی پێویستیاتە مامۆستا عەلاقێوە بۆ قۆنسلۆس و سەفیرە دەولەتان هەنە مەسەڵایە هەولێر یان ژیش دەرڤایە وڵات عەلاقێوە بوان هەنە مەسەلا یê Tirkî yê İran yê alema İslamê jî û yê غەیری مسلم jî عەلاقێوە قۆنسلۆس yê dewleta re hene بەڵێ ئێمە لەبەرەوەی قونسڵیەکان بەشێکیان هەیە پێوتری هاوکاری مرۆیی لەگەڵ ڕێکخراوەکانە
سەردانی زۆربەیمان کردووە بەڵام یەکێک لەو قونسڵیانە بەڕاستی سوپاسی ئەەکەین کاک محەممەد عاکف بوو قونسڵی تورکیا کە دەرگای زیاتر کراوە بوو وڵاتر بوو لەگەڵمانە و کزلاشی چۆن دەڵی مسەخەر کردو لە بەردەستمان کە هاوکار بێ لەگە ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بە تایبەتی لە کاتی بوومە لەرزەکە عرضم کردن تاکە قونسڵیەتێک بوو هاتە سەرخەت و قونسڵەکانی تریش بە پێی پێویست سەردانمان کردوون بۆ ئەی چی بکرێ بۆ هەڵەبجە هاوکارمان بن ئەوی بە تایبەتی ئەڵمانیا زۆر باشە لە مەسەلی هاوکاری مرۆیە بە تایبەتی کە ڕێکخراوی GIZ کە ئیشی باش دەکایسە لە هەرێمی کوردستانە و هەروە قونسڵێتی ئەڵمانیاش بە هەمان شێوە دامی ڕێکخراوەکان دەکات لە زۆر بواردا ئەوە جێگەی ڕێز و تەقدیرن و هەروە قونسڵی فەڕەنساش ئێستا بۆ هەڵەبجە بەڕاستی لە بواری تەندروستیە پشتیوانێکی زۆر باشە ئیشی باش دەکات بۆ هەڵەبجە و ئیشی باشی کردووە و تەمەنا دەکەن قونسڵەکانی تریش وەکو ئەوان ینی بتوان هاوکار و خزمەت بە هەڵەبجە بەڵێ ئەو بکەن هەموو زیارەتکردن هەمویان زیارەت دەکەن بەڵێ بە تایبەتی لە شازی سێ قونسڵی وڵاتەکانی تر هەموو زیارەتی هەڵەبجە دەکەن مامۆستا وەختەی کۆرۆناییدا چی هەلەبچە چیژی دەروی هەلەبچە خزمەتەوە چ بوون خەباتەوە شوڵێەوە هەبوون هەگەر هەبە چ بوون شوڵێەوە وەختەی کۆرۆناییدا ئێمە لە کۆرۆنا خەڵکی لە ماڵەوە حیجز بوو بەڵام بە پێچوانەوە ڕێکخراوی سەروەری هەڵەبجە هەر لە دەرەوە بوو لەبەرەوەی بەڕاستی وەزعەکە زۆر نالەبار بوو کارتی تەندروستی زۆر پێویستی بە ڕێکخراوە هاوکاری ڕێکخراوەکان بوو بە شایەتی هەموو لایەک ڕێکخراوی سەروەری هەڵەبجە جاری وا بووە شەوی 3 ساعت ئێمە خەوتوین لەبەرەوەی پێویستیان بۆ ئۆکسیجین بووە پێویستیان بە مەواد بووە پێویستیان بە زۆر شت بووە پێویستیان بە جیازی هەناسەدان بووە بۆیە ڕێکخراوی سەروەری هەڵەبجە لەگەڵ کزلای لەگەڵ ڕێکخراوی مرۆڤ دۆستانە لەگەڵ کاگمەریوانی حاج جەمال کۆمپانیای ماریاکۆ کە ئەو کاتە قەیوان بوو پشتیوانی تاوی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بوون یانی جاری وا بوو لە شارەکانی تر جێگە نەدەما پەنایانە هێنایە بەر هەڵەبجە یانی ئێمە هاتوین لە هەولێرەوە خەڵکمان هێناوە بۆ هەڵەبجە لەبەر لە قسقانەکانی هەولێر لە کۆرۆنا جێگە نەبوو بەڕاستی مەئەساتێکی زۆر گەورە بوو بۆی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە توانین بڵێن دەستێکی باڵای هەبوو لە پەیداکردنی پێداویستی هاوکاری مادی و هەروەها ئەو ئەچیزانەی کە پێویستیان بوو ینی حسێ ئەسەدی بەرکەوت لە کۆرۆناکە ینی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی مرۆیەکەوە لە ڕووی تەنانەت جاری وا بوو بەدەر لە هاوکاری مرۆیینەکان هاوکاری دەرونی ینی التبسم في وجه أخيك صدقة يعني كابرا مردووی لێ مردوو وەزعێکی زۆر ناخۆش بوو تۆ قسەی هێور دەکردو لێ بووی لە ناو خەستەخانەکە بووین ئەو برایانە دەزان کە لە کۆرۆناکە ڕێکخراوی سەروەری هەڵەبجە ئەگەر بە ئەندازی حکوومەت ئیشی نەکردووە کەمتر نەبوو لە سنووری پارێزگای هەڵەبجە ماشاءڵ دواری تەندروستیەدا خەباتەوە بوون بەڵێ لە بواری تەندروستیە عەرزم کردی جیازی هەناسەدان لێوێ نەبوو ئەو کاتە جیازی ئۆکسیجین نەبوو ئەو کاتە جاری وا بوو یەک شەو پێگیران بۆ یەک جیهازی فلۆمیتەر دەستیان نەیەکەوە ئەمە بەدەیان جیازمان بۆ پەیداکردن ئەوە پاڵپشتێکی زۆر باش بوو بۆ ئەوان لەو کاتە ینی جاری وا بوو مەوادیان لێ ئەبڕای مەوادوان بۆ پەیداکردن جاری وا بوو پاراسیتۆڵ کە کەمترین شتی سەرەتایی بوو لیان ئەبڕا بۆمان پەیدا دەکردن یان بۆ خۆم لە هەندێک شتی تەندروستیم نەئەزانی باسی شتێکیان بۆ کردم دەبایە ڕسمەکەیان پیشان بامایە بۆ نمونە TPN یەکەم جارم بوو لە تەمەنما TPN ببیسم دەی لە هەموو سلێمانیەمە بەدەستمان نەکەوت مەجبور مناردمان لە هەولێر پەیدامان کرد ئەو کاتە بینی شارەکانیش قەتع بوو زۆر ناڕەحەت هەموو گیرا بوو ئەو بۆیە ڕێکخراوی سەروەری هەڵەبجە ئیشەکانی چەند جار قورستر دەبوو بۆ ئێمە سوپاسی ڕێکخراوی مرۆڤ دۆستان دەکەین زۆر هاوکارمان بوو لەو کاتە لە هەولێر کاک حاجی ئازاد ینی TPN و هەروە جیازی فلۆمیتەر سیپاپ ئایپاپ ئەوانە هەموو بەڕێزیان بەڕاستی دابینی کرد بۆ ئەوێ زۆر سوپاسیان ئەەکەین ماشەڵڵەوە کاری دەولەتەکری هەیە عەرزم کردی ئەوەی وجدانی هەبێ زەمیری هەبێ شایەتی بدا ڕێکخراوی سەروەری هەڵەبجە کەمتر نەبوو لە حکوومەت ینی جاری وا بوو دەوی بانی خەستەخانەکە دائەخەین لەبەرەوەی هەمووی خۆبەخش بوو مەجبور ئێمە تەکلیفمانەکرد لە کەسێک بە تایبەتی کاگمەریوانی حاجی جەمال کە هاوکار بێ لەگەڵمانە دەسینە ئەنا بەڕوومان بۆی دامەزراندن نەخۆشخانە بۆ دامەزران بۆ هەروەها هاوکاری مادی منتەسیبەکان ینی دکتۆرەکان بەڕاستی هاوکارێکی زۆر باشمان بوو خدا ژۆرازی بە وەڵا کارێکی زۆر جوان وەکیل دوێ هەنگامێ دەشخوا زۆر بوو قەتا بوون عەلاقا قەتا بوون ئیمکان نەبوو چۆن ناڕەحەت بوو بەێ وەکاری دەولەت کردە ماشاءڵڵا بەێ مامۆستا
چەند خەباتکاریەوە هەنە یعنی یە خەباتی دەرنەک کە خزمەتی دەرنەک ئەندامەوە ئەندامی ئێمە تقریبا خۆمە سیانزی سابتمان هەیە بەێ بەڵام ئەو خەڵکە هەمووی ئەندامی ئێمە چکە هەر کاتێک بەبێم با لە غەرەخراوی سەروەری هەڵەبجە پێویستی بە کەسی خۆبەش بووێ الحەمدوللا خەڵکێکی زۆرمانێ حەزی لە ئیشی خێری و خۆبەخشیە ینی محتاج نەبووین بە ئەندام هەر وەختێک ویست بێتمان هەر لە یەک ئەندامەوە تا 100 ئەندام پەیدا دەبێت ئەکسەر سوپاس بۆ خانی لە یانی لە ئەزمەکانە دەری خستوانی ئەم پەکمان نەکەوتۆ سپاس بۆخوا بۆ تاقی بەشەری مامۆستە هون لیستا فەقیرە قەیدێوان هون دنویسنشخوا ینی یە پێویستەژی بنویساندنێ مەسەلا ئێتیمن فەقیرن محتاجن چەند کەس هەنە لە هەلەبجە لیستاوەدا وەڵا ئەوە جێگی نیگەرانیە ئێمە لە پێش 2014 364 عیلە لە خواری سفرەوە بوون 2014 364 عیلە لە سنووری ئێمە لە خواری هێڵی هەژاری بوون لە خواری سفر بوون بەڵام لە 2014 کە ئەزمەی اقتصادی لێرە دەستی پێکرد معاش نەبوو معاش قەتع بوو ئەوانە ئێستا ئێمە تەنها لە یەک ناحیە هەڵەبجە کە خورماڵە نزیکی 1700 و ئەوەندە عیلە لە هێڵی هەژاری بەس خورماڵ کە ناحیەیەکە ینی بەدەل لە هەڵەبجە و سیروان و شوێنەکانی تر ئەم بەس باسی پارێزگای هەڵەبجەیەکەین ینی ئێستا ئێمە حالیەن نزیکی ئەگە بمانێ هاوکاری مانگانە بکەین ئەبێ 2000 خێزان هاوکاری بۆ پەیاکەی بەس جاران 300 خێزان بوو بۆیە ڕێژەی هەژاریەکە لەبەر سێشت یەکەم ئەزمەیەکی اقتصادی مەعاش نەما دوم تەعینات نەما دوایەوە هەڵەبجە سنوورێکی داخراوە دوورە خەڵکی کەم ئەگاتێ کۆمپانیای تیانە و هەلی کاری تیانە خەڵکە هەمووی بەتاڵە تەخەڕوجەکە گەنجەکان بێ ئیشن ئەمانە هەموو تەسیری کردوێتە سەر هەڵەبجە بۆیە پێویستی بە هاوکاری هەموو لایەکەیە دامی هەمووانی هەڵەبجە و هەولێر نییە هەولێر کۆمپانیای لێ هەلیکاری لێ سلێمانی بە هەمان شێوە بەس هەڵەبجە دوورە دەسە زائیدەن هەڵەبجە سێ جار تحتە بنەی تحتی سفر بووەتەوە بەس هەولێر وانە ینی سێ جار هەڵەبجە ئاوەدان کراوەتەوە ینی ئەم کابرا سێ جار خانوویەک دروستکە دەبێت چەند کولفەی لەسەر دروست بێت ئالیکارێوان بە بڕاستیژی ئیمتیحانەوان زۆر بوو گەلەسە بەڕاستی بەس بوو شخوا ئێستا هەلەبچە بووە پارێزگە ینی بووە ویلایەت دەم دەڵێن مامۆستا ژیبلی یارمەتیە مەسەلا جلوبەرگێ منداڵانن قوتە خواردنە خواردنە ژبلی وێ مەسەلا بۆی گێنجان بۆی جوانان شغل ژی هون دامن دکەن ینی شغل بۆی گەنج بشغڵە ئێمە شتێک هەیە دەبێت سوپاسی هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتی بکەین ئێستا فکرێکیانەیە پێ دەوتێت لایڤلیهود ئەو لایڤلیهودە گەنجێک فکرەیەکی هەبێ ئەوە زۆر باشە پرۆژیان هەیە کە هاوکاریەکەن ئیشەکەی بۆ تەرتیبەکە ئەو قەستا من ئەوە ئێستا ئێمە خۆمان ئیسە ئیشی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە زۆر بە دوای ئەوەن کە ئیشەکانمان بکەینە لایڤلیهود ئەوە یەک دووش فەقیرەکان ئەوە نەبێت تەنها سەلەیەکی غیزایی بدەیت یان جلوبەرێک ئێمە مانگانەی سنزیکی 250 خێزانمان هەیە لەگەڵ کۆمپانیاکان و خەڵکی خێرخواست قسەمان کردووە وەکو مەعاش مانگانەیەکی 100 هەزاریان هەیە ئەوە زۆر باشە زایدەن گەنجەکان ئەم پرۆژەی لایڤلیهودە هەیە ڕێکخراو نێودەوڵەتیەکان پرۆژە هەیە 60 وەرەقێ $6,000 پرۆژێ $10,000 هەیە تقریبان تا $30,000 دەڕوە لە هەمووشی باشترەوە پارەکان لێ وەرناگرنەوە یعنی قەرز نییە کە پارەکان دەدەنێ بۆ مەشروعەکە بۆ خۆیان ئەیتر ئەوە الحەمدوللا تقریبان 2 ساڵە باشە تأسیر و کاریگەری هەبووە لەسەر گەنجەکان و ئەم ساڵیش تقریبان ڕێکخراوی IOM کۆچبەرانی نێودەوڵەتی ئەوانیش هەر خەریکن ئینشاڵڵا ئەو پرۆژە بەردەوامەکەنەوە بۆیە ئومێد دەکەین ڕێکخراوەکانی تریش کە لە تورکیا لە شوێنەکانی تر ئەو فکری لایڤلیهودە بەڕاستی بۆ ئێمە زۆر زەرورە بۆی گەنجەکانمان بەتاڵ نەبن هەر کەس پرۆژەیەکی بچووکی خۆی هەبێ ئیشێ بکە عەلەقەڵ داهاتێکی کەمی خۆیە بێ چونکە ئەگەر ئەوە نەبێ ئێمە ئێستا بەرەو کارەساتێکی زۆر گەورەیە ڕاستە چونکە بەڕاستی کورد دوای ئایەت و حەدیث شتێکمان هەیە پێ دەوتێت پەندی پێشینان دەڵێ شەڕ لە بەتاڵی باشترە ناڵێ شەڕ باشە بەس دەڵێن لە بەتاڵی باشترە چونکە بەتاڵی ئێمە سەداحەتا پێنجی سنووری ئێمە بەسراوە بە سنووری کۆماری ئیسلامی ئێرانەوە سنوورەکەش تەلبەن نییە ئازادە هاتوچۆ قاچاقی تێدا ئاچای من گەورەترین مەترسیمان ئێستا هەیە لەسەر مادەی هۆشبەر ینی ئێستا زەنگێکی زۆر ترسناک هەیە لەسەر مادەی هۆشبەر گەنجەکانمان لە بەتاڵیە لە بێئیشە شەوان لە کافیەکانە دەمێننەوە
بەرە بەهۆی ڕەفیقەکانیان تووشی مادە هۆشبەرەکانە بن ئەوە گەورەترین مەترسیە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە دەبێت بە هەموو لایەکەوە هەوڵ بدەین بەتاڵەکە نێڵین بۆی ئەو گەنجە ئیش بکە شەو بتوانێت بڕوا لەواتی لە کافەیەکا دابنیشێ بخەوێ ئیسراحەت کا بۆ ئیشەکەی. بەڵێ مامۆستا مامۆستا ئەف قاس چەحاک بەرفرەهدا هون شۆڵ دکن اون چاوە پێشوا چوون ئەو قاس سەحاک بەرفرە ئەو قاس نێزی 1950 ماڵ یارمەتیە هون دکن علاقێوە هەم دەولەت و هەم ji dervî dewlet yani sehak gelek firehe sehawe çawa hûn demek katek Kurd de hûn ew qas pêş de çûn ئێمە دوو شتمان هەیە مەسلەیەکی کوردی هەیە لە خۆپیشاندان هەیە لەگەڵ خۆنیشاندان خۆپیشاندان بابەتە ئەسڵەکەیە خۆنیشاندان عەرزە ئێستا لە وڵاتی ئێمە لە فەرمانگەی ڕێکخراوە حکوومەکان 3000 تا 4000 ڕێکخراو تۆمار کراوە خۆ ئەمە گەر فعلی بێ کێشەمان نامێنێ هەمووی ئیش بکە هەر لە هەڵەبجەی ئێمە 63 ڕێکخراو ناوی تەسجیل کراوە بەڵام تەسجیلکردن شەرت نییە ئیشکردن شەرتە بۆی ئەمە ئەوەی کە فەزلی خوای گەورەیە لە سەرمان دووشتە یەکەم من کەسێکی خۆم علاقاتی وەکو سەرۆکی ڕێکخراوەکە دنیا ژانی علاقە و معاشرە بۆیە ئەوە تەسیری زۆری هەبووە جنا هەڵەبجە خۆی قەتیزماوە دوورە دەستە ینی جاری وا بوو ئەمە ڕێکخراو هەبووە 16 ئیمێلمان بۆ کردو لە یەک هەفتە ئاخری وتی کاکە هەردێم بۆ هەڵەبجە باشە بزانم چی دەکەن ینی ئیسرارمان کردووە کە هەڵەبجە پێویستی پێیەتی وازمان نەهێناوە هاتوونەتە هەولێر هاتوونەتە سلێمانی بۆی بتوانین ئیش بکەین بەڕاستی ئەوەی ینی ڕەکیزەی ئەساسی سەرکەوتنی ڕێکخراوەکەمان یەکەم مەسائلی علاقاتی بووە وەکو شخصیەکە کە علاقاتێکی فراوانە هەبوو هەم لەگەڵ قونسوڵیەکان هەم لەگەڵ دەوڵەمەنەکان هەم لەگەڵەوە ئەی دووهەم مەسەلەی متمانە و سیقە لە کاتی ئیشکردنەکە ئێمە کە ئیشەکەین بەداتا دوای فیدباکمان هەیە ئیشەکان کە تەواوەکەین دەیدێنەوە کابرای بەخشەر ئیشەکانمان ئاوا کردووە ڕێکلام هەم دەڵێن ڕێکلام نا ینی سیقا ینی تۆ نەتیجە ئیشەکەمان داوە فیدباکی پێدەوترێ نەتیجە ئیشەکەمان داوەتەوە دەستی دەتوانی بە خۆشت تەماشاکەی ینی یە یارمەتیت کە اون ددنەوی دەڵێن تەماشا بکە بەلگە فلیمە عکسە تەلەفۆنی عکسێ ماڵەیە بەتەکید ئەوانە ئەلحەمدولە ئەوە سیقەیەکی پەیدا کردو ینی علاقاتەکە قەنەعەت ڕوونیشتنی علاقاتەکە زائیدەن سیقە و متمانەکە سوپاس بۆخوا ینی ئێستا ڕێکخراوی سەروەری هەڵەبجە لە ئەس ڕێکخراوە گەورەکانی ئێرەیە لە ئاستی ئەنتەرنەشناڵەکانە حسابی بۆ ئەکرە سوپاس بۆخوا ئەجا کە ئاوارەکانیش ڕوویان کردە هەرێمی کوردستان ئەو کاتە ژووری GCC و هەمانگی نەبوو هەڵەبجە پارێزگاژ نەبوو ئەو کاتە ڕێکخراوی سەروەری هەڵەبجە دەوری ئەو شتانەیە بینی یانی قونسوڵیەکی چۆن دەڵی ئاوارەکان بوو بۆ هەڵەبجە توانین بڵین مەسنەدێک و پشتیوانێکی گەورە بوو لەگەڵ حکوومەت ئەگەر ڕێکخراوی سەروەری هەڵەبجە نەبووە پەلکێشە ڕێکخراوەکانی تری بکردایە خەڵکی هەڵەبجە خۆی فەقیر بوو 1250 عیلەی ئاواری عەرەب هاتبوون ئەو ئەبوونە کێشە بووی بۆیە سوپاس بۆخوا ئەمەمانتوانی هەموو ڕۆژێک ڕێکخراوی سەروەری هەڵەبجە هاوکاری مرۆیی دابەشەکە لەگە ڕێگەی ڕێکخراوەکانی ترەوە بە تایبەتی ڕێکخراوی نەماریق خدا موفقکە ئینشاءڵڵا مامۆستا وەرگرتنە عەلاقاتا دا شخوا و ئیزاح کردوە گۆ ینی gelek xala hûn yarmetiyê werdegrin di herêma Kurdistan de sewiya we çi ye yani ciyê rêxirawiya we çi ye Wala elhamdülillah erzim kirdî êsta rêxirayî serwerî Helebce li ez rêxirawa gewrekan temaşaya kirê evî fermangê rêxirawena hikûmiyekan 4 sal سوپاسنامەی خۆی ئاراستی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە کردووە کە یەکێک بوو لە ڕێکخراوە شەفافەکان ینی حکوومەتە هەرێمی سپاسیشان باڵە ئێستا ئێمە ساحەبی جەنابتان و ئۆستافی برایانە هاتوون بینیویانە نووسنگی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە جێگەی سوپاسنامە نابێتەوە لە حکوومەتی عێراقیەوە هەر لە وەزارەتەکانی هەرێمی کوردستانەوە هەر لە ڕێکخراوە نێودەوڵەتەکانەوە یعنی نزیکی 1800 تابلۆی سوپاسنامەمان هەیە ئێستا يعني ئێستا تەنها ژووری استقبالی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە گەر بیت لە 150 تابلۆی سوپاسنامە سوپاس بخوا ئەوش فەزڵێکی گەورەیە کە خوای گەورە داین ئینشاءالله ئەو تابلۆ مەژید بەرنامەیەدا بوەشینە زۆر سوپاس خۆش بێ ئەجا کەناڵ لە کەناڵی کەی 24یش سەربازی ون
بەرنمەیەکیان لەسەر ڕێکخراوی سەروەری هەڵەبجە کرد سوپاسیان ئەەکەینەوە چۆن دەڵی دەنگ و سەدای ڕێکخراوی سەروەری هەڵەبجە وەکو خۆی گەیان بەڕاستی ئەوەی جەنابیشتانەوە دووەم جارە لە خزمەتتان نابین ئینشاءڵڵا بەڕاستی کەناڵەکان سوپاسیانەکەین کەناڵەکانی ئەوێش کەناڵە ناوخۆیەکان و نێودەوڵەتەکانی سنووری هەڵەبجە دەوری باشیانە بۆ لەگەاندنی سەدا و دەنگی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە مامۆستا ئەمژی هێویدارن ئەم میدوارن گۆ ئەف سەروەری هەڵەبجە ببە ڕێکخراویەک ناونەتەوی گەورە ببە مەزن ببە یعنی ji bilî herêmê dest bavêje Afrika dest bavêje feqîrê alema İslamê gewretir bibe înşallah ev ezm û xîret em min duwe dibînim yani ew ezm û xîret û ew şanazî em min duwe dibînim inşallah beîzni xwe belê mamoste dê ew qas xebat de ew qas xizmet de hûn çûn والدريه درجه gelek فقير اخست و yarmetiya wan kir ya etama tiştê bala kişan yê we mehzûn kir çi bû yani بەڵێ وڵای ئەمە لەبەر yani du sê mînak بەڵێ ئەمە لەبەروی کۆنتاکتی ڕاستەخۆمان هەیە و خۆشمە کورسەرۆکی ڕێکخراو پێم خۆشە ینی یەرە شاهید و ما لا یەرە الغایب بوو خۆم شتەکان ببینم ینی هەم بۆ تەصدیقم بۆ واقع زۆر شت ڕووی تێکردوین ینی وای کردووە جاری وا بووە یەک هەفتە تۆ وەکو بەنجی دەرزی ینی نانت پێ نەخورا و ناڕەحەت بووی بەڵام دوایی کە توانیتە هاوکاری بکەی دڵخۆش بوو ینی زەمیرت مرتاح بووە بۆ نمونە ئێمە چوینە عیلەیەک 4 منداڵی نەخۆشیانە بوو 4 کچی گەورەیانە بوو بچووکەکەیان نانەتوانین قسە بکەن لەگەڵت چوو ئەوان کە لامویان بچووکتر بوو ئێمە لەگەڵی ڕاهاتی باشە داوای ئایپادی کرد لە ڕێگەی کاک هاوڕێ ئەحسانەوە سەرۆکی لە قێولێری مانگی سووری عراقی ئایپادێکمان بە هەدیە لە وەرگریامان پێی دوایی تەلەفۆن ئێستا وای لێ هاتووە عەرەبانە ئێستا وای لێ هاتووە تەلەفۆنت دووە دەکات قسەت لەگەڵەکە تەڵەبیاتی هەیە ینی پامی خۆی ئەگەیەنە بە تۆ ئەوجا حەزیان لە چوونە دەرەوە بوو هیچ مەجالێکیان نەبوو سەیرانێکیان پێ بکەن سەیرانێکمان بۆ تەرتیبکردن ینی دنیای هاتنە دەرەوەی دنیای ماڵەوە ئێستا الحەمدوللا خانووشیان بۆ دروستەکرێ هەر چەندی حاڵەتی تری وامان هەیە خاوەن پێداویستی تایبەت بووە حەزی لێ کردووە لە ماڵ بچێتە دەر کەسێک نەبووە تەفەهومی بکە لەبەرێ من خۆم لە ماڵەوە کەم ئەنداممان هەبووە زانیومە چۆن تەعاملی لەگەڵا بکەم بە سارەی خۆمان بە هاوکاری خۆمان بردوومانە پیاسەمان پێکردو و بەرنمەیەکی جوانیشمان لەگەڵی پێشکەش کردووە کە ئێستا بەرنمەکە تەسجیل کراوە کاک سالار فەتاح و کاتە بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی بوو کردێتە فیلم کورتە فیلمێک ینی ئەوانە دوایی کە ئیشەکە نەتیجەکەی دەبینی زۆر دڵت پێخۆش بووە یان نەخۆشێک دەینەری بۆ عیلاج زۆر دڵت پێخۆش یان کەسێک نەخۆش بووە لەو کاتانە زۆر ناڕەحەت بووە تۆ هاوکاریت کردووە دوایی کە عیلاجیش نەبوو بێ مردبێ وەفاتی کردوێ تۆ دڵت ئاسوودە بوو چۆن دڵی زەلیلی بە خۆیەوە نەبی زەلیلی بە خۆیەوە نەکە یان داوای لە تۆ نەکردو هاوکاریت نەکرد بێ یان چەندین عیلە ئێمە ئەم ماتۆرسکیلەکان هەیە سێتایەکە ئەومان بۆ کڕیوە ئێمە ئەم ساڵ عیلەیەک لەو کاتی کە بەفرە زۆرەکە باری خانووەکەیان هەر هیچ نەبوو هیچ بە دیکۆمەند ئێستا لامانە بە ڤیددیۆ هەر هیچ نەبوو کرێچیش بوون هێشتا لەوە دوو منداڵی هەبوو پێڵاوەکانیان لەناو بەفرەکە بەجێما بوو باشە هیچ شتێکی ژیانیان نەبوو الحەمدوللا بانگەوازێکمان بۆ کردن خانوویەکی گەورەمان بۆ کڕین بە کامل تەجهیزاتەوە ئەو ماتۆرسکیلەمان بۆ کڕین الحەمدوللا یەک مەبلەغی پارە نزیکی دەفتەرونیەکمان تەسلیم کردن بۆ ژیانیان بۆی خۆشی بژین ئەمانە دوایی کە منداڵەکە پێ دەکەنێ عیلەکە پێ دەکەنێ تۆش دڵت ئاسوودەیە بیانی مرتاحەبی بەڕاستی والله خدا جۆ رازی بە ینی ئەم دلێ خۆت بژینن خەباتەوە خەباتێک ئەو ئیشانە زۆر خۆشە ئێمە لەو ئەخیرەی ئاخر شت عەرزی جەنابتیکە لە خورماڵ ئێمە گەڕانێکمان هەبوو بۆ دەعایلەی زۆر فەقیر لەنا ئەو دەعایلەی فەقیرە خێزانێکی تێدا و دایکێک و دوو کچ خانووەکەیان ئەگەر ئەو ساڵ بەفرباری با دەڕووخا بە سەریاندا باشە دوو هۆدەی بچووکیانە بوو دار بوو کۆنکرێت نەبوو ینی عیلێکی زۆر متەواضع زۆر ئیماندار بوون زۆر چۆن دەڵێ قانع بوون سپاس بۆخوا لە ڕێگە ئەر کاک حاجی ئازاد ڕێکخرای مرۆڤ دۆستان ئێستاەوە خانوویان لە تەوابووندایە ینی ئەوە زۆر خۆشە ئینسان هەستێکی زۆر بەختەوەری ڕوویتیەکە بەڕاستی هەمژیش بەرنامەی سلااوێخوا شکێک حەجی ئازاد ڕابڕێتکن خۆم بووی ڕێژی پارساڵ
هەفپەیوی نەکرد دەرحەقی خەباتی ویدە ڕاستیژی خەباتێک جوان دکن کە حەجی ئازادژی هەموو ڕێکخراوێ کوردستانێژی ئەم سلااو و ڕێز و حرمەتی خۆ پێشکەشی هەمویان دکەین بۆی لێ خەباتەوانی گرنگ مەمۆستە کاتی بەرنامامە تقریبا هەشت نەه دەقا مایە پێشنیاریەوە بۆی دەوڵەمەندا بۆی ئالیکارا بۆی هەموو گەل نەخاسم یێ دەوڵەمەند چییە؟ بۆی دەولەتا دەوڵەمەندا یێ هەرێمێ ji dervî هەرێما کوردستان چییە پێشنیاریەوە؟ وەڵا قوربان ئێمە عەرزی جەنابتان کە ئێمە پێیان ئەڵێن هەموو لایەک ئێستا مزەحیە بەڵام هەڵەبجە سمبولی قوربانیدانە یعنی هەلەبجە ڕەمزە بۆ هەموو کورد بۆ مەزلومیەتی ئینسانیە تەقدیری ئەو ڕەمزە بگرن ئەو ڕەمزە پێویستی بە خزمەت هەیە ئەو ڕەمزە پێویستی بۆی هاوکاری بین هەمومان ئێستا خەڵکی هەڵەبجە پێویستی بە هەموو خێرخوازەکە لەبەری بۆتە پارێزگا بەس ناوی پارێزگایە ئەجینا وەکو هەموو هیچ چۆن دەڵی تایبەتمەندیەکی پارێزگای تیانە بۆیە پێویستی بە هاوکاری هەموو بەس ناوی پارێزگایە ئەجینا هیچ سیمایەکی پارێزگایەتەوەی بەردەوامە مەزلومە ئەجا ڕۆژانش بریندارەکانی کیمیابارانی هەڵەبجە بەردەوام شەهید دەبن چونکە تەنها یەک جیهازی بەخاخ چییە؟ کە هەناسی پێدەن ئێستا دەست ناکەوێت کە ئەڵمانیە ئیسفادەی لێسیرا ژارێ بەردەوامە هەتا قیامەت ئێستا نزیکی سەد و ئەوەندە خەڵکمان لەسەر خەتن بەردەوام گیانیان قوربانیەکە شەهید دەبن بۆیە داوا ئەەکەین لە هەموو ڕێکخراوەکانی سەرەتا جەنابتان کە لە ناو تورکیان چی خێرخوازێک لە ناو تورکیا گوێی لە دەنگی ئێمە هەیە ڕێکخراوەکان بەڕاستی بە تایبەتی برادەرانی ئیهاها حەز دەکەن زیاتر بێنە پێشەوە کزلای ئەو هاوکاری پێشتری هەبووە قەتعی نەکا بەڕاستی بەردەوام بێ لەگەڵمان چۆن ئێستا یەتیم ئیلی و ئیهۆ ئەبرار هەنە ئەو ڕێکخراوانی تریش هاوکارمان بە حەقە جێڕێز و تەقدیرە بنەگەر هەڵەبجە لە بیر نەکەن خێرخوازەکانتان دەوڵەمەنەکانتان ئەگەر ساڵی یەک جاریش هاوکاری ڕێکخراوی سەروەری هەڵەبجە و هەڵەبجە بن ئێمە مەمنونیانە بین یعنی لێ ساڵێک یەک جار ئێمە پێزانین بەڕاستی ینی هێویەوە ژ ڕێکخراوی تورکی زێدەترن زێدەترین ئیهاهایە قزڵایە دەستە یەتیمایە ینی هێویایە تیما دەڵێن ئیهۆ ئەبرارە هەنێک ڕێکخراوەکانی تریش خەیراتە خەیراتە شخوا تەماشەوانێمە دیە تورکیژی تەماشە دکەن مامۆستا دوی واری دەبێ هێویەمە دەرنەکەی یاردمێ یە تورکی بێترن لازم هەم دەبێ ساڵێ یەک جار دەبێ ئالیکاریامە بکەن ئەمێ شەرخاخوا بزیڤەرن شخواکردنژی ئینشاءڵڵا وێ دەنگێمەژی دەنگی وەژی ئینشاءڵڵا وێ دیست جارێکە دن هەران نونەرا یێ وان ڕێکخراویە وێ دیسا دەستێ یارمەتیە درێژی هەلەبچا مازلوم مستوخوار ئینشاءمە دەڵێ ئەگەر شەر نییە بەما دەبێ کابرا کۆمپانیایەکی جلوبەرگی هەیە با لە یەک ساڵ زەکاتی جلوبەرگەکەی هەدیەکە بە منداڵانی هەڵەبجە ئەوژی تەماشەوانێن هێژا کە مامۆستا دەبێژێ دەبێ کامپانیەکمە جلوبەرگا هەیە دەوڵەمەندێ هەرێما باکوور تورکی ساڵێ یەک جار دەبێ هەمەبەرە هەرکێ چەند باڵیا بشینن ئەمش هەلەبچە ڕوو هەمژی ئەو ناوچە و نەحیە دەردۆرە هەلەبچە ئێمە کوڕەکرای سەروەری هەڵەبجە بەڵێنیانە دەینێ ئەو شتێک ئەوان بینەرن لە سەدا سەد ئینشاڵڵا بە ئەمانەتەوە بگاتە جێی خۆی ئینشاڵڵا بگەژێ جا هەر کەس لە ئاستی خۆی کابرا کۆمپانیای پاکەرەوەی هەیە تەنزیفی هەیە هەر کەسێک لە جێ خۆی ساڵانە پشکێک دیاریکە وەکو هەدیە لە ڕێ جەنابتانەوە و هەر ئەکرێ لە کەناڵەکەی جەنابتانەوە ئێوەشی لەگەڵ بن بۆی بیبینە بە ڕوئێل عین لە ڕێگەی ڕێکخراوی سەروەری هەڵەبجەوە بە دڵنیایی و بە ئەمانەتەوە گاتە جێ و ئەوەش وەفاداریەکە هەم لای خی گەورە هەم لای ئێمەش قەت لەبیر ناکرێ و دۆستایەتیەکیشە پەیوەندیەکی هەم بازنەیەکی مرۆڤایەتی گەورەیە بە حەقەت بۆیە داواکارین لە هەموو شوێنەکانی تریش لە هەر شوێنە گویان لە دەنگی ئێمە و تەلەڤزیۆنەکەی جەنابتان هەیە بە پێی ئەندازەی پێویست چەند ئەتوانن هاوکارمان بن بە تایبەتی لە ئێستا کە ئەزمەیەکی اقتصادیمان لەسرە ئینشاءڵڵا برادەر تەماشەوانێمە یێ عەزیز یێ تەماشە دکەن وێ ئاخافتنێوەش قسەدانێوە وێ دەرسێ حەوجەیی بگرن و هەما ساڵێ یەک جار دەستێ هەفکاریە یێ ئالیکاریە وێ درێژی وان ڕێکخراو ینی سازی ئالیکاری باکوور دەڵێن وێ درێژ جوان بکنی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەمە سوپاسی جەنابتانەکەین سوپاسی تەلەڤزیۆنەکەتان سوپاسی ئەو ستافە بەڕێزەتان کە ماندوو بوون لەگەڵتانە
ئێمێداوارین لە خۆی گەورە دەرگای ڕەحمەتی خۆی بکاتەوە هەموو ئینسانیت لە معانات نەجاتدا و بە تایبەتیش لەنا خەڵکی ئێمە بە حەقت ئێستا چۆن دەڵی لە معاناتێکی زۆر گەورە ئەزمەیەکی اقتصادیە ئەزمەیەکی سیاسیە بەڕاستی بتوانین بە هەموو لایەکمانەوە هەم لە بازنە مرۆڤایەتەکە هەم لە بازنە ئاینیەکە هەم لە بازنە نەتەوایەتەکە ئێمە ئێستا لەگەڵ جەنابتان سێ بازنە ئەمانگرێتەوە ئینشاءالله ئێمەژی ئەم سپاسدارم بۆی وان خەباتێەوە وان شوی شغلەوەی گرنگ یێ گەورە ئەمژی سپاسدارن و ئەم دوعا دکن ئەم بێن خەدا تەوفیقەوە بدات ڕیاوێ خزمەتێدا خەداوە موافقکە ئینشاءالله ئێمەژی ئەو دەنگەوە ئینشاءالله وێ هەموو تەماشەوان تەماشە بکن و ئینشاءالله وێ li گۆر xwe destê hevkariyê dirêjî birayê xwe yê helepçe bikin. İnşallah. Mamoste em spasdarin boî beşdariya we xweda muwafaq bike dema boî bername me hatibû veqetandin bi dawî bû xweda ji we razî be. Spas be cenab işte. Temaşevanên hêja wekî we jî li mamoste Îqbal Xefar guhdar kir serwerî Helepçe saziyek alîkariyê ye em dibêjin dernek bi Tirkî saziyek alîkariyê ji bo muhtac û yetîm û feqîr û muhûzê Helepçe hatiye avakirin 2014 de di sisiyê di meha sisiya yanî di meha Adarê 16 Adara 2014 de ev dernek avakirine berî wê jî ev kar dikir lê dernek di 16 Adara 2014 de avakirine min pirsî wekî we jî temaşe kir çima 16 Adarê di mejiyê gelê Kurdê ciyekî 16 Adarê heyî. Belê di mejiyê gelê Kurdê ciyekî 16 Adarê heyî birastî. Belê temaşevanên hêja em hatin dawiya bername xwe heta bigîştina bernamakî de emanetê xwe da bin. Esselamu aleykum ve rahmetullahi ve berekatuhu.